رستوران چای دنیادا و همان شیوه اشتغال دشتستانش اما دروی سایه برمونه‌ای کرد ئێمە وەکو نووسنگی مافی مرۆڤی سۆران بە هەماهەنگی لەگەڵ نووسنگی سۆرانی پەرلەمانی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارەتیەوە بە پێویستمان زانی کە هەڵمەتێکی دەڕۆژە بۆ ئاگادارکردنەوە و هۆشیارکردنەوە هاوڵاتیان لە هەمبەر مەترسیەکانی دیاردەی چەکەلگرتن ڕابگەینی دەمانەوێتن هەموو ڕاستپاردەکان و ئەوانەی کە لە پانێلەکان و سمینار و سەردانەکانمان کۆبکەینەوە بکەینە یادداشتێک بدەینە پەرلەمانی کوردستان لە ڕێگەی نووسنگی سۆران بۆ ئەوەی ئەو یاسانەی کاتا ئێستا کە دەرچوونە بۆ هەم هەموار بکرێنەوە هەم حکوومەتتی هەرێمی کوردستانشەوە بە تایبەتی وەزارەتی ناخۆ پێدانی مۆڵەتی چەک هەموار کاتەواتەوە بە ئاسانی مۆڵەت بە چەک نەدرێت. بەداخەوە بەهۆی کۆمەڵێ بارودۆخی نەخوازراوەوە دیاردەی چەک هەڵگرتن لە هەرێمی کوردستان وا دەبیتە مەترسی بە تایبەت لە شوێنی شۆک و دەڤەری سۆران بۆ ڕێگەگرتن لەو حالەتە نەخوازراوانەی کە لە دەڤەرەکە ڕوو ئەدەن کە ماوەیە کەسپێکەکەین بە تایبەت لە کاتی هەبوونی کێشە کۆمەڵایەتیەکان لە ڕێگای چەکەوە هەوڵی چارەسەرکردن و هەوڵی یەکلاکردنەوەیان دەدرێت بۆیە لەو ڕوانگەیەوە پێویستمانزانی هەڵمەتێکی وشارکردنەوە ئەنجام بدەین بۆ ئەوەی زیاتر هەموو چین و توێژەکان کە هەڵمەتەکە لەگەڵیان بەردەوام دەبیت دواییش هەموو ئەو تێبینی و سەرنج و پێشنیارانەی لەلایەن هاوڵاتیانەوە پێمان دەگات کۆیان دەکەینەوە لە ڕێگەی راپۆرتێکەوە ئارستەی دام و دەستگاکانی حکوومەتتی هەرێمی کوردستان دەکەین. لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپادا هەیە ئەویش ئەوەیە. ئێمە 6-7 ساڵانە ئیشی ئەم بەردەکەین ئەم چەند کەسێ ئەم بەردیشە فرەتری بۆ ویلاوشتە بەکارێت شتێکی کۆنە و محکەمتریشە لە بلوک زۆر محکەمترە ئەمە ئیدامەی زۆرترە لەبەر جیاوازیەکی زۆریان هەیە لەگەڵ بلۆکە چکۆم بەردانە وەختی خۆی مەنتیقەی هەورامان بەم بەردانە کردوێتەوە بەڵام ئێستا بۆ جوانکاری بەکارهێنن جیاوازی زۆرە بڵێن دیواری بەر 40 سانتیمە بەڵام بلۆکەکە 20 سانتیمە بلۆکەکە ناوەوەی خاڵیە بەڵام بەردەکە پڕە جیاوازێکی زۆری هەیە بۆ سەرما و گەرمە ئەم بەردە بڵێن ئیشی دەستی زیاترە بەکارێنی بەڵام وەسای بلۆک اینێکی قاڵبە و تەنها شاوڵەکە و تراستیا بەکارێنی بەڵام ئەمە زۆری ئیشی دەسە کە بەکارێنی من خەڵکی شاری سۆرانم بازارێک لە شاری ستراسبورگدا دەنیشم بازارێکی زۆر خۆشە و کریسمی ینی ساڵانە دەکرێتەوە مەسەرەن بە ئیشتی گەرم و لەوە شڕاوی گەرم و بەناو دەخورێتەوە سا لە ساڵان دایمەن بازار دەڕازێنێتەوە بۆ شێوەی مەسەرەن گلۆپەکان و جوانکاری تەواوی بۆ شارەکە دەکرێت ستراسبورگ بەوەی بەناوبانگە I'm so excited to be here. I'm trying to see all the traditional products of Strasbourg, and I'm really excited about the Christmas market this year.